6 ڕێگا و ئەکاد نمرێتەوە بێنی لە تاقیکردنەوەکان لە پرسیارە ئاسانەکانەوە دەستکە بە وەڵامدانەوە. ئەو پرسیارانی کە تۆ پێت وایە زۆر قورسن لە بنەڕە تا قورس نییە، واتە هە لەناو مەنهەجی کتێبەکەتایە، بەڵام مامۆستاکە و بیرۆکەی بەشی پێشووتر ئەبەستێتەوە بە بەشی نوێوە تا ئاسی زیرەکی تۆی بۆ دەربکەوێ. گریما مامۆستا پرسیارێک ئەهێنێتەوانێ تەنها یەک زانراوی تایە. تۆ شەرچی سێرێکی نازانی چۆن شیکارەکرێ، بەڵام ئەگەر بگەڕێتەوە بەشی پێشووتر دڵنیا بە یاسایەک هەیە کە بۆ زانراوە ئەتوانێت نەزانراوێکی تر بدۆزیتەوە. ئێستا تۆ 2 زانراوە هەیە، پێویستە بە زانراوی سێمە. لەم حاڵەتەیە ئەتوانیت بە یاسای بەشی نوێ زانراوی سێ هەم دۆزیتەوە. لەبیری نەچێت ترسی زۆر مێشک لە ناوە بات و زانیاریەکانی لەبیرە باتەوە. بۆی تەکنیکی هەناسەدانی قوڵ واتە 8-8-8 بەکار بێنە لە هۆڵی تاقیکردنەوە. پێش ئەو دەستکەی بە وەڵامدانەوە هەر شتێک ئەزانی زوو بێتەچێتەوە لەسەر سوچێکی وەرەقی تاقیکردنەوەکەت وەڵامەکەی بنووسە. زۆر جار مامۆستا لە 5 بۆ 10 خولەکی کۆتایی تاقیکردنەوەکانێتە ژوورەوە و ڕوونکردنەوەی زیاتر ئەیە لەسەر پرسیارەکان. بۆیە تۆش ئەو هەلە بقۆزەرەوە و هەر پرسیارێکە هەبوو ئەتوانین لە مامۆستاکەتی بکەیت و ڕوونکردنەوەی زیاترە باتێ. لە کۆتاییشا پێش ئەوەی وەرەقەکە بێ بە مامۆستا سێری وەڵامی پرسیارەکان بکە، واتە بزانێ هیچ نەپەڕانوە بە وردی چاو بە وەڵامەکانتان بخشێنەرەوە. بۆ ڕوونکردنەوەی زیاتر لەسەر خاڵەکان ئەتوانن بینەری کەناڵی مۆم بن لە یوتیوب. ئێستاش پێم بڵێن تاقیکردنەوەی یەکەمتان چوانەیەکە.